بە هیوای کاتەچ خۆش لەگەڵوانەی بیرکاری پۆلی شەشەمی بنەڕەتی گەیشتمە لاپەڕا 187 لێرەش گەیشتمە شیکاری پرسیارەکان پرسیاری ژمارە 27 چوار گۆشەیەک کۆپی بکە پرگاڵ و ڕاستە بەکاربێنە بۆ دۆزینەوەی ناوەڕاستی هەریەکە لە لاکانی پاشان ئەم خاڵانە بە یەکتر بگەینە ئەو شێوەیە چییە کە بەدەستت هێناوە ئەگەر هەر تەماشای ئەو چوار گۆشەی بکەین پرگاڵ و ڕاستە بەکاربێنە بۆ دۆزینەوەی ناوەڕاستی هەریەکە لە لایەکان ئەمن هەر ئەگەر نزیکەی ئێرە ناوەڕاستی لایەکان بی بۆ وێنە ئەو خاڵە و ئەو خاڵە و ئەو خاڵە و ئەو خاڵە ئەو جە خاڵەکان بە یەک بگەینە واتە لێرە هەتا ئێرە بەڕاستە بێگومان ئەمن هەرچەندە ڕاستەم نییە لێرەش ئەوە باش نەبوو لێرە هەتا ئێرە لێرە هەتا ئێرە بە یەک بگەینم لێرەش هەتا ئێرە ئەو شێوەیە کە دەردەچی وا پێدەچی بە چاو چوار گۆشەبی ئەویش چونکە ئەو گۆشانە ئەگەر بەڕاستە بووان گۆشەی وەستاو بوون ئەوها دروست دەکەین بەڵام ئەگەر بە پرگاڵ و ڕاستەبی زۆر باشتر دەردەچی پرسیاری 28 بازنەیەک بکێشە بە بەکارهێنانی پرگاڵ ڕاستە بەکاربێنە بۆ کێشانی سێگۆشەیەکی جیالە هەر لایەک لە لاکانی سێگۆشەکە لە تەنها خاڵێک لەگەڵ بازنەکە لێک دەکەون هەریەکە لە گۆشەکانی سێگۆشەکە لەت بکە لەتکەری گۆشەکان لەکوێ پێک دەگەن واتە ئەو بازنە هەیە ئەو جا لە دەورەی ئەو بازنەی سێگۆشەک دروست کرایە لایەکانی جودایە واتە ئەو لایە بۆ وێنە لە هەمویان درێژترە ئەو لایە کورتترین لایە ئەو لایەش لە ناوەندەیە لایەکان هەمویان بە دەوری بازنەکەینە لە یەک خاڵ لەگەڵ بازنەکەی هاوبەشن واتە نابی ئەمن سێگۆشەکەی دروستکەم ئەو هاوەکو ژێ بەناو بازنەکەی دابڕوە پاشان ئەو گۆشانە لەت دەکەم بزانین ئەو هێڵانەی کە گۆشەکان لەت دەکەن لەکوێ بە یەک دەگەن بە تەمەشاکان ئەمن لێرە ئەوەم دروست کردیە ئەوە تا ئەو هێڵە هەز دەکەم لە هەمویان درێژترە ئەو هێڵاش ڕەنگە لە هەردووکەکانی دی کورتتر بی چەقی بازنەکەش لە ناوە ڕاستیە ئەگەر من بینم هەندێک هێڵی بینم کە ئەو گۆشانە لەت بکا لە ناوەندێ ئەوها ئەو هێڵانە گۆشەکان لەت دەکەن لە ناوەندێ دەبینین هێڵەکان لە چەقی بازنەکە بە یەک دەکەن لە چەقی بازنەکە هێڵەکان خاڵی هاوبەشیان هەیە ئەوەش تەواو بووین پرسیاری 29 دوو گۆشە لە سێ گۆشەیەک پێوانەکانیان 61 و 43 پلەیە ئەگەر گۆشەی سێم لەت کرا ئایا پێوانەی هەریەکە لە دوو گۆشەیە کە پێک دێت چەند پلەیە واتە ئەمە سێ گۆشەکم هەیە دوو گۆشەی دەزانم گۆشەی سێمیش دەبی ببینمەوە کە دیتمەوە لەتی بکەم ئەو جا بزانم دەکاتە چەند لێرە ئەمن ئەو سێ گۆشەم هەیە یەک لە گۆشەکانی وەکو دەبینین 42 43 بە تەواوی نەمتوانە دروستی کەم بەڵام دەبی 43 بی گۆشەکەی دیکەش دەبی 61 بێ ئەگەر تەماشاکەین خوێندکاری ژیر ئەو گۆشەیە ئەوها ئەو گۆشەیە 41 42 دەبی بە خۆی 43 بی نەمتوانێت دروستی کەم
گۆشەکەی دیکەش ئەگەر تەماشاکەین لێرە نزیکەی 61 کەواتە گۆشەی سێیەم یان بە گۆشە پێو دەبینمەوە چەندە یان بە ئەژمێرکردن. ئەگەرە من لێرە بنووسم دوو گۆشەکەی کە هەمە 43 کۆی بکەمەوە لەگەڵ 61 دەکات چەند؟ دەکات 104. ئەو جە 180 بینم 104 لێ کەم بزانم چەند دەمینێ 10 چاری لێ بڕوە 6 7 لێرە 76 واتە ئەو گۆشەیە 76. ئێستا ئەگەر گۆشەکەی لەتکەم بێگومان دەبیتە نیوە دوو گۆشە 76 دابەشی دوی بکەم دەکات چەند؟ 76 دابەش 2 7 دابەش 2 یەکسانە بە 3 جاران 2 6 16 دابەش 2 8 واتە ئەگەرە من ئەو گۆشەی بینم لەتکەم لە ناوەندێ ئەوها دەبیتە دوو گۆشە یەکەچیان ئەو گۆشەیە کە دەکا 38 ئەوی دیش هەردەکا 38 پلا. ئەوە بەو جۆرەی ئەگەر ئەمن 38 پلەی کو دروستکەم ئەوها باشترە بنووسم 38 و 38 38 لێرە 38ش لێرە واتە گۆشەکە دەبیتە نیوەی هەر نیوەی لەلایەک. ئەو پرسیارەش تەواو بوو. پرسیاری ژمارە 30 پرسیارەکە چییە؟ گۆشەیەک پێوانەکەی 80 وەڵام بریتە لە 40 واتە ئەگەر گۆشە 80 لەتکرا دەبیتە دوو گۆشە پێوانەیە چەندە؟ پرسیارەکە ئەوەیە. وێنەی بەرامبەر بەکاربێنە بۆ شیکاری هەردوو پرسیاری 31 و 32 ئەو وێنەیە ئەو مەعینە. مەعینەکە پرسیاری 31 کۆپی بکە پرگاڵ و ڕاستە بەکاربێنە بۆ لەتکردنی دوو گۆشە هاوسێکە. چی دەڵێ دەربارەی لەتکەری ئەم دوو گۆشە هاوسێ؟ واتە ئەو گۆشە و ئەو گۆشە یان ئەو گۆشە و ئەو گۆشە یان ئەو گۆشە و ئەو گۆشە یان ئەو گۆشە و ئەو گۆشە. کەواتە هەر کامە دووی وەربگرم دەتوانم لەتیان کەم. بۆ وێنە ئەگەر ئەو گۆشەم لەت کرد لێرە ئەگەر ئەو گۆشەشم لێرە لەت کرد ئەوەی لەتکەم ئەو گۆشەی ئێرە چی دەڵێ دەربارەی لەتکەری گۆشەکە؟ باشتر وایە لێرانە تەماشایکەین بزانین لەتکردنەکە ئەو ببورن. لێرە من ئەگەر مەعینەکەی بینم ئەوەی لابەم تۆزەک ئەوها ئەوە لەتکەری یەک لە گۆشەکانە بۆ وێنە دەمەوێ گۆشە ب ئەوها گۆشە ب لەتکەم لەگەڵ گۆشە ئەگەر ئەوە گۆشە س ب ج گۆشە ج و گۆشە د ئەمن گۆشە ب و ج لەتکەم ئەوها بە لەتکەر ئەوە لەتکەرەکەیە لۆ گۆشە ج ئەوەش لەتکەرەکەی لۆ گۆشە ب دەبینم لە هەمان کات لەتکەری گۆشە ج لە هەمان کات گۆشە سئیش لەت دەکا و لەتکەری گۆشە ب گۆشە دئیش لەت دەکا. ئەو دوو گۆشانەی کە بەرامبەری یەک دینە لەو شێوەیە لە مەعین گەیشتمە ئەو دەرەنجامە. ئەوە بوو. پاشان
مەعینەکە کۆپی بکە، پڕگاڵ و ڕاستە بەکاربێنە بۆ دۆزینەوەی ناوەڕاستی هەر لایەک، پاشان ئەم خاڵانە بە یەکتر بگەینە. ئەو شێوەیە چییە کە بەدەستت دێ. ئەگەرە من لێرە بۆ وێنە ئێرە ناوەڕاست بی، ئێرەش ناوەڕاست بی، ئێرەش و ئێرەش، ئێستا ئەو ناوەڕاستانە بە یەک بگەینم، ئەوها و ئەوها ئەوها، ئەو شێوەیە بەدەستم دێ، شێوەی لاکێشەیەەکە یان شێوەی لاکێشەیەکم بەدەست دێ، ئەوها پێدەچی. ئەو شێوەیە چێکە بەدەستات. ئێستا دەچمە لای پێداچوونەوە و ئامادەبوون. پێداچوونەوە و ئامادەبوون. پرسیاری 33 گۆشەی ب یەکسانە لەگەڵ گۆشەی ج. گۆشەی د یەکسانە لەگەڵ گۆشەی ج. چونکە گۆشەی ب یەکسانە بە ج و د ئیش یەکسانە بە ج، کەواتە یەکسەر دەزانین کە گۆشەی ب یەکسانە بە گۆشەی د، چونکە هەردووچیان یەکسانن بە گۆشەی ج، کەواتە زوو دەزانین گۆشەی ب و گۆشەی د یەکسانن. پێوانەی گۆشەی ب چەندە؟ ئەگەر پێوانەی گۆشەی د 60 بوو، چونکە یەکسانن، ئەویش هەر 60، کەواتە پێوانەی گۆشەی ب یەکسانە بە 60 پلا. دەگەینە ئەو ئەنجامەی. پرسیاری 34 گۆشەی د و گۆشەی ڕ دوو گۆشەی پڕکەری یەکتری و جووتن، پێوانەی هەریەکەیان چەندە؟ چونکە دوو گۆشەی پڕکەرن واتە هەردووچیان پێکەوە کە کۆ بکەمەوە دەبیتە 180، و چونکە جووتن کەواتە هەریەکەیان 90 پلەیە، 90 پلا. پرسیاری 35 0.48 وە کەرتێک بنووسە بە سادەترین شێوە. کەرتێک بە سادەترین شێوە بنووسین، 48 بەسەر 100 ئەوە کەرتەکەیە. شێوەی سادە واتە کورتکردنەوە، واتە 48 و 100 دابەشی کۆڵکەچی هاوبەش دەکەم، چونکە هەردوو ژمارەکان جووتن واتە تاکنینە. لێرە جووت بەمانای یەکسان نا، بەمانای ژمارەی جووت تاک نییە، دابەشیان دەکەم بەسەر دوو. 48 دابەش دوو 24، 100 دابەش دوو 50. دیسان 24 و 50 دوو ژمارەی تاکنینە جووتن، دیسان دابەشیان دەکەم بەسەر دوو، دەبیتە 12. 24 50 دەبیتە 25. ئێستا ناتوانم بەسەر هیچ دابەشکەم، کۆڵکەی هاوبەش نەما، کەواتە ئەو دوو ژمارانە دەبنە 12 بەسەر 25. سادەترین شێوەیە کە ئەو ژمارانە 48 بەسەر 100 بنووسم، چونکە 25 تەنیا دابەش دەکرێت بەسەر 5 و 12 دابەش ناکرێت بەسەر 5. 12 بەسەر 25. پرسیاری 36 0.82 دابەشی 0.4. 0.82 دابەش 0.84 چونکە لە ژێرە فاریزە هەیە، ئەمن دەبی ئەو فاریزەیەم نەمینێ لە ژێرەوە، وەکو ئەوەی وایە هەردوو ژمارەکان جارانی دەی بکەم هەتا فاریزەکە لێرە بێتە ئێرە، ژمارەکەی ژێرە ببیتە ژمارەیەکی تەواو، کەواتە وەکو هەردوو لای سەرێژێرە جارانی دەی دەکەم، ئەوها جارانی دە، جارانی دە چی لێدێ؟ ژمارەکەی سەرەوە دەبیتە 8 فاریزە 2. فاریزەکە بە یەک خانە دەستە لای ڕاست،
ژمارەی خوارێش فاریزەکە بە یەک خانە دەستە لای ڕاست ئەو های لێدێ دەبیتە سفر بەڵام پێی ناوێ فاریزەکەی بنووسم لە خوارێ. ئێستا 8 و 2 دابەشی 4 8 دابەش 4 2 فاریزە دێتە خوارێ 2 دابەش 4 0 20 دابەش 4 5 دەبیتە 2 ژمارەی تەواو 0 5 2 ژمارەی تەواو 0 5 ئەگەر نادەبی بەڕێیەکی دیکە ئەگەر هەر بەڕێی کەرتیە چای بکەم کو چای دەکەم با تەماشاکەین بزانین ئەگەر هەر بیکەمە کەرت نەیکەمە ژمارەی تەواو بیکەمە کەرت وەکو ئەوەی وایە 8 و 2 دابەش 4 بەسەر 4 1 بەسەر 4 ئەو هەش نابی وەکو ئەوەی وایە ئەو فاریزانە لابم ژمارەکە وەکو ئەوەی وایە 82 دابەشی چلی بکەم. هەردوو ژمارەکان جووتن تاکنینە دەتوانم کورتیان کەمەوە لەگەڵ کۆڵکەی 2 کەواتە ژمارەکەی سەرەوە دەبیتە چەند دەبیتە 41 ژمارەی خوارێش دەبیتە 20 دەتوانم ئەو هاش بیهێڵمەوە نازانم ئەوە شتەکی باشە یان نا وەکو کەرت بیهێڵمەوە یان چلی دابەشی 20 بکەم ببیتە 2 جاران 20 چل 1 بەسەر 20 بمینێتەوە ئەو هاش دەتوانم بینوسم بە 3 شێوە. بچمە لای پرسیارەکان. پرسیاری 37 کلارا 15 مۆرووی زیاترە لە 2 ئەوەندەی هێندەی لای یارایە ئەو هاوکێشەیە کامەیە کە دەینووسی بۆ دیتنەوەی ژمارەی مۆرووەکانی یارە ئەگەر بزانی کلارا 75 مۆرووی هەیە بێگومان ئەوە مۆرووەکانی لای یارە لەگەڵ 15 ئەوجا وەکو مۆرووەکانی لای کلارایە کلاراش 75 هەیە. لێرە خوێندکاری ژیر هاتمە کۆتایی لاپەڕە 187ش دێمە کۆتایی ئەوانەیە هەتاوانەی داهاتوو هەر خۆش بی.